بژار تەها خەلیل شارەزا لە سیاسەتی نێودەوڵەتی میوانمانە لە سلێمانیەوە گفتوگوی زیاترەکەین. ئەم کاتتان باش بەڕێز بژار، سپاس بۆ ئامادەبوونت. کەمێک پێش ئێستا وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاند کە بەبێ ڕاگررتنی هێرشەکان ناچرە ناو دانوستانەوە. کەواتە ئێران بۆ دانوستان ئامادەیە؟ ئەم کاتتان باش، سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێز. دیارە پێشەوەی کە باس لە هەر شتێ بکەین دروستبوونی شەڕ و کوشتار لە هەر جێگەیە کابێت لە ڕۆ مرۆڤایەتیەکەیەوە کارێکی دژوارە و هەمومان ئەزێت ئەیات. بەڵام ئەوەی کە هەیە سەرکێشیەکەی کە ئێران کردبووی لە پێشووترا و چەند جارێک مفاوەزاتی لەگەڵا کرا، مفاوەزاتەکان سەری نەگرت بەهۆی ئەوەی کە ئێران ئەویست چۆنە لە بە هەوای خۆی کار بکات و ئەمەش قابلی قبول نەبوو، چ لەلایەن مەحفەلی دەولیەوە و چ لەلایەن با بڵین ئەمریکا و جلهێزەکانی ترەوە. ئەوەی کە لێرە گوزارێت ئێستا شەکەتیەک بە هەردوو لای شەڕکەرەکانەوە دیارە ئەو هێرشە ساڕوخیانی کە بۆ سەر ئێران کراوە یاخود ئەو هێرشانی بە پێچەوانەوە بۆ سەر ئیسرائیل کراوە شەکەتیەکی لە نێوان هەردوو لاکە دروست کردووە. ئەمە بۆتە مای ئەوەی کە ئێستا ئێران نەرویەک بنوێنێ و بە تایبەتی لێدانەکەی ئێران چۆنەڵێ گورزێکی زۆر کوشندە بۆ لیاندرا، چەندین سەرکردە و چەندین خەڵکی گەورەیان لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی شەڕەکە لەدەست چوو. ئەمەش مانای ئەوەیە کە گورزەکە کوشندەیە بۆ ئێران. بۆیە ئەگەری ئەوە هەیە دایمەن لە دنیای سراعات شتەکان بە دەقیقی 100% نییە، بەڵام ئەگەر بە احتیمالی لە 90% بێت ئەگەری ئەوە هەیە کە ئەم شەڕە بەردەوام بێ لە 100% ئێهێڵین و بۆی کە دوجار بچنە سەرمێزی مفاوەزات و لە سەرمێزی مفاوەزات کارەکان بکەن، چونکە ئەم شەڕە لە ئەساسا شەڕێکی بەرژەوەندی اقتصادیە. هەر بەوەی کە مفاوەزاتەکان سەری نەگرت لەسەرەوەی کە بیدایەت بە ئێرانیان وتیان ئەگەر تۆ یۆرانیۆمی مخەسە بتەوێت ئێمە خۆمان پێ دەفرۆشی، بەڵام ئێران سەرکەشیەکەی لەوە بوو کە ئەبێ یۆرانیۆمەکە خۆی تەخسیبی بکە. یعنی ئەمە بابەتی مەسەلەکەی کە ئەیگەڕێنێتەوە بۆچی بۆ دیوە اقتصادیەکەی ئەگەر خۆیان پێ بفرۆشن قەیناکە، بەڵام ئەگەر ئەو خۆی هەیبێ لێرەنا مەغزایەکی کەی هەیە، مەغزاکە ئەوەیە کە ئەوەی کە خۆی تەخسیبیەکە ئەکرێ بۆ کاری عسکەری بەکاربهێنرێت، بەڵامەوەی کە ئەوان پێفرۆشن تەنها بۆ کاری مەدەنیە. باشە بەڕێز بژار، ئێستا کە بۆیە لێرانە ئێستا ئەگەری دانوستان کراوەیە و ئەگەرێکە دەکرێ دانوستان بکەن، بەڵام گرنگەوەی شەڕەکە بەو شێوەیە گەورە نەبێت کە دەوڵەتەکانی کەی تێ بچێت. باشڵێ بەڕێز بژار، جەناب دەڵێ ئەمە ئێستا شەڕێکی اقتصادیە، کاتە ئەی بۆچی ئێران بە هەمان چەک وەڵامیان ناداتەوە لە ڕووی ئابوووریەوە، بۆ نمونە داخستنی گەروی هورموز دروستە ئەمە بژاردەیەەکە، بەس بۆچی ئێستا بەکاری ناهێنێت؟ ڕەنگە ئێستا هێشتا زەڕور نەبێت گەروی هورموز بەکاربێنێت و داخستنی گەروی هورموز؟ گەروی هورموز بابەتێکی جیاوازە لەمە. گەروی هورموز بابەتێکە تۆ ئێران خۆ هەردوو شوێنەکە سەر بە ئێران نییە، یعنی بەرێکی گەروی هورموز بەڵێ بە ئێرانە، بەڵام بەرەکەی تری بەکێ بە دەوڵەت عەرەبیەکانە. و دوای ئەوە مەسەلەی ئەو بەڵام لە 120 کە بەشێکی زۆرە لە لای ئێران اتفاقاتی نێودەوڵەتی هەیە لەسەری قوانینی، بەڵێ ئاخر قوانینی نێودەوڵەتی تر هەیە کە ڕێخەری ئەم بابەتەیە. ئەمە بابەتێک کە ئەویان بابەتێکی ترە، یعنی تۆ ئەگەر تەماشا بکەی لێرانە مەوزوعەکەت بە دیویکی کە ئەشکێتەوە تۆ لە ڕۆ قانونیەکەیەوە، یعنی تەنانەت هەندێک سەرکێشی تری ئێران کە کردوێتی بۆ نمونە بەسەر عێراقا، مەسەلەن لە یەکەم جارەوە کە نەهری کارون کە سەدی لەسەر دروست کرد و ئاوی گرتەوە لە بەسڕە، یاخود ئەو سەدانی کە لە کوردستانە دروستی کردومانە خۆی کۆمەڵی قانونگەلی نێودەوڵەتی هەیە تەنزیمی ئەماکە. ڕاستە لەوان هە سەرکەشی کردو، بەڵام پێم وانییە ئێران بتوانێت ئەو سەرکەشیە بکات کە مەزیقی هورموز دابخا، بۆ چونکە مەزیقی هورمز دیوێکی بەدەستێرانەوە زۆرترین بەشی بەدەستێرانە ئۆکەی تام قسەیە تام حەدە ڕاستە، بەڵام ئەی دیوەکەی تری ئەمە ئەو کاتە دەرگایەکی با بڵین جەهەنەمێکی کە بۆ خۆی داخات ئەگەر ئەوە بکات. بۆیە ناتوانێت لێرانە ئەوە وەکو کارتێکی فشار بەکاربێنێت. بەڵام لێرانە پێشتر کە مەسەلەی مفاوەزات لەسەر
دروستکردن و تەقسیبی یۆرانیۆمەکە کە هەبووە لە پێشووترا ئێستا کارەکە گەیشتوێتەوە ئەوەی کە ئێران نەرمی بنوێنێت و بۆیە ئەم مەسەلەیەش ترامپ 2 هەفتەی دانا بۆەوەی کە بزانین لەم 2 هەفتەیە ئایا ئێران ڕازگوۆیە لەگەڵ نواندنی ئەو نەرمیە یاننا هەرچەنە ئەم بەیانیە کۆمەڵێک زانیاری تازە هاتەکایەوە کە تەسریحێکی پۆتینە باس لەوە کات ئەگەر کۆمەڵێک جێگە هەیە لە ئێرانە کە کۆمەڵی خەبیری رووسی تیا ئیژەکات هەر بۆ ئەو محەتەنەوەویەکان ئەگەری ئەنی چۆنەڵێ بەرتوندی باسی لەوە کرد کە نابێت لەو شوێنانە بدرێت بۆ لەبەرەوەی کە دەستوری رووسی ڕێگە ئەدا بە رووسیا تەدەخل بکات ئەگەر هاوڵاتیەکی ڕوبەڕووی مەترسیێکی ڕاستەقینە بێتەوە و ئەگەر لێدانیش لەو شوێنانە بدرێت دیارە مەترسیکی ئەگەر لەو شوێنانە بدرێت مەترسی ئەوە هەیە کە شەڕەکە فراوان ببێتەوە و ئەم جارە رووسیاش بێتە ناو شەڕەکەوە ئەگەری هەیە بەڵام ئاگادار بە بەرژەوەندیەکانی تری رووسیا رووسیا تەنهارم بەرژەوەندی یعنی ئەبێ ئێمە لە تەواوی بەرژەوەندیەکانە تەماشا بکەین بەرژەوەندیەکانی تری رووسیا ئەوەی کە کۆیان ئەکاتەوە لەگەڵ ئەمریکا زیاترە لەوەی کە جیایان نەکاتەوە لەکتری ئەمە بابەتەکەیە مەسلەی تۆ لە بیرمان نەچێت من هەر لەم کەناڵە بەڕێزەوە من باسم لەسەر شەڕی ئۆکراین کرد کاتی خۆی هێشتا شەڕ دەستی پێ نەکردم وتم شەڕ دروست دەبێت لەوێ ئەو بەرژەوەندی کە لە بینی ئەمریکا و رووسیا هەیە رووسیا ناوێت جاری کە جەهەنەمێکی کە بۆ خۆی دابخات لە شەڕی ئۆکرانیا و دیسانەوە دەعمێکی کەی بۆ ئۆکرانیا بڕات بۆی کە زەختێک کەواتە ئێران نابێت چاوەڕوانی ئەوەی هەبێت کە هاوپەیمانەکەی کە رووسیایە و یەکێکە لە وڵاتە زلهێزەکان پشتیوانی لێ بکات وەکو ئەوەی کە لە سووریا ڕوویدا تەنانەت لە لایەن رووسیا و یەک فیشەکیش لە سووریا نەتەقێنرا و هیچ پشتیوانێکی لە بەشار ئەسەد نەکرد هەرەونە دەرگای وڵاتەکەی بۆ کردووە بەڵام ئێران ئێستاەوە دەڵێت ئەڵێ ئێمە جارێ هێشتا ئەمەی کە بەکارمان هێناوە کەمتر لە 130 تواناکانی خۆمانەکە بەکارمان هێناوە ئێمە هێشتا هاوپەیمانەکانمان بەکارنهێناوە چەکی ترمان بەکارهێناوە من مەبەستم لێرە باسی هاوپەیمانەکانە ئێران نەتوانێت پشت بە رووسیا ببەستێ تەماشاکە لێرانە کۆمەڵی مەساڵحی اقتصادی هەیە ئەبێ ئێمە هەمیشە لەو دیدگەوایە سێری بکەین ڕاستە کۆمەڵێک شتی سۆزداری ئەوترێت ئەو قسە سۆزداریانە هەمیشە ئەگەرن و باسەکرێن و باسەکرێن بەڵام حەقیقەتەکە لەکوایە حەقیقەتەکە لەوانایە کە ئێمە ئەوە بزانین نە ئەمریکا نە رووسیا کەسیان هی ئەوە نین لە 100 وڵاتێک توانێت پشتیان پێ ببەستێ قسەیەکی حوسنی مبارەک هەیە ئەڵێ ئەوەی کە خۆی بە ئەمریکا داپۆشێت وەکە وایە بەڕووتی بێت باشە کاتە بۆ رووسیاش بە هەمان شێوە تەجربەی رووسیا کە ڕوویدا خۆ هەر ئێران خودی ئێران خۆی کاتێککە لە حیزب الله درا کاتێک لە حیزب الله درا کاتە ئێران خۆی مووقیفی چی بوو باشە کاتێککە لە سووریا درا بە هەزار حاڵتوانی من چونکە کاتم کەمە دەبێت پرسیاری زیاتر لە بەڕێزت بکەم بۆیە دوا پرسیارم بۆ جەنابتان ئەوەیەکە بە پێشبینی ئێوە دانوستانی ئێران ئەمریکا و ئیسرائیل لە چ دۆخێکە سەرکەوتووە بێ ئەبێ ئێران نەرمی تەواو بنوێنێت و مل بدات بۆ ئەوەی چکە و خاڵی کە لە دانوستانەکە وەستاوە لەسەر ئەوە وەستاوە کە نابێت ئێران یۆرانیۆم تەخسیب بکات لە کەمیەتێک زیاتر کە بۆی دانراوە و پێشیان وتووە ئەو کەمیەتەش ئێمە خۆمان پێتەفرۆشین بۆ لەبرۆی کە یەکەم مەغزاکتی سادەکەی هەیە سەرچاوێکی داریایی بێ بۆ خۆیان پێفرۆشن و مەغزا دووەمیەکەشی لە استراتیژە عسکەریەکایە ئەوەی کە ئەوان پێفرۆشن تەنها بۆ بەشی مەدەنی بەکارێت ئەوەی کە خۆی تەخسیب بێکات ئەگەری هەیە لە بەشی عسکەری و لە چالاکی عسکەریشا بەکاربێنرێت لە سنعاتی عسکەریە بۆیە ئەبێ ئەو دانوستانە بگەڕێتەوە سەر ئەو خاڵەی کە لە تیاوەستاون و لەوە دەست پێ بکەنەوە نەک لە سفرەوە دەست پێ بکرێتەوە چونکە دانوستانەکە بەردەوام بووە تا ئەوێ هاتووە لێرانە وەستاوە لێرا سەرکێشەکەی کردووە سەرکێشەکە لێرا پێڵن بۆستە ئەگەر نەرمی بنوێنێ ئێران لێرانە ئەجا ئەتوانرێت ئەو دانوستانە دەست پێ بکاتەوە لەو خاڵەشەوە دەست پێکات کە لە دانوستانەکە لەسەری وەستاون کە نایەڵن ئەمریکا نایڵێت یاخود ئیسرائیل یاخود دەوڵەتەکانی تر بە ئەوروپایشەوە نایەڵن ئەو کەمیەتە یۆرانیۆمەی کە تەخسیبێکات کەمیەتێک بێ لە حەجمی خۆی زیاتر بێ و
ئەبێ بۆ بەشی مەدەنیش بێ نەک بۆ بەشی عسکەری چونکە ئەزانن سەرکێشیەکانی ئێران لەمە پێشتر چی بووە بۆیە دەستکەوتنی چەکی ئەتۆمی بۆ ئێران مەترسی بۆ سەر مەسلحەت و بەرژەوەندەکانی ئەوان دروست دەکات بۆ سەر کۆی خەڵکی باڵین سڤیل و بۆ سەر ئینسانیەت بڵین ئێمە سپاس دەکەین بژارتەها خەلیل ڕەشەی تیاکەوێتەوە. بەڵێ سپاس دەکەین شارەزا لە سیاسەتی نێودوڵەتی بژارتەها خەلیل میوانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس.